بناوی خوای بەخشندەی میهرەبان بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ 16 حەوت هەشتمین مۆمی تەمەنی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە شاری سەمسەماڵ دادەگیرسێنین. ئەم بۆنەوە پیرۆزبایی خۆم لە تەواوی کارمەندان و پزیشکانی ئەم کۆمەڵگە پزیشکیە دەکەم. بۆڵمێ دەکەم کە هەموو لایەکان تەندروست باش بن. لە 7 ساڵی ڕابردووە بە هاوکاری پزیشکان و کارمەندانی بەڕێز لەسەر هەمووشانەوە بە پاڵپشتی مادی و معنەوی دەستگای خێرخوازی بەخشین الحەمدوللا توانیمانە خزمەتێکی بێجیاوازی بە هاوڵاتیانی شاری سەمسەماڵ بکەین و ئێمە الحەمدوللا ساڵی 10 ساڵی ڕابردووە هەر ساڵ توانیمانە بەشێک لە خزمەتگوزارەکانمان ئیزافە بکەین بۆ کەرتی تەندروستی و بۆ کۆمەڵگە پزیشکەکەمان. ئینشاءڵڵا لە ساڵی ئایندەیە کە ساڵی 8می تەمەنی ئەم کۆمەڵگە پزیشکا بێت خۆی پەروەردگار پشتیوان بێت ئەتوانین وعدی ئەوە بدەین کە جۆری خزمەتگوزارەکانمان فراوانتر بکەیتەوەی کە هەمانە بۆ سوپاسی هەموو بەڕێزاناکەین کە لە ساڵانی ڕابردووە لە خێرخوازان و لە کەسانی ئیداری کە هاوکاریان کردوین و جێپەنجیان دیارە بە ئەم کۆمەڵگە پزیشکیەوە ئینشاءڵڵا ساڵی ئایندەمان ساڵێکی گەشاوەترە بێت و دوعای شیفا و چارەسەری یەکجاری بۆ نەخۆشەکان بۆ لە خوای پەروەردگار بۆ هەموو لایەک دەخوازین. سەرەتا بەنایەخوا من وەکو کارمەندی کۆمەڵگەی پزیشکی بەخشینی چەمچەماڵ پیرۆزبایی 7 ساڵی خۆم ئاڕاستەی تەواوی دکتۆرەکان و کارمەندەکانی کۆمەڵگەی پزیشکی بەخشین ماروە چارەخوازانی کۆمەڵگەکەمان دەکەم کە پێی نایە ساڵی حەوتەمی خزمەتی بەردەوامی کۆمەڵگەکەمان. پێم خۆشە بە هەمان شێوەی ساڵانی پێشوو بەردەوامی و زیاتریش بەردەوام بێت لە کارەکانی کە کارەکانی سەرڕای ئەوەی کارێکی پیرۆزە و چاوی لە پارە و لە ئەو سەروەت و سامانە نییە کە لەلایەن چارەخوازەوە دەسێکەوە بەڵکو بیری لە چارەکردنی چارەخوازان بە باشترین شێوە کردوتەوە. من هەست بە شانازەیەکی زۆر ینی هەست بە شانازەیەکی زۆر گەورە ئەکەم کە لە شوێنێکی وەکو بەخشین درێژەم بە ئەزمموی خۆم داوە لە ماوەی کارکردنمە کە ماوەی 5 ساڵ دەبێت لە کۆمەڵگەکە ئەزمونم کردووە و خزمەتی چارەخوازانم کردووە. خوای گەورە تەمەنمان باقی بێ ئینشاءڵڵا بتوانین بە باشترین شێواز لە داهاتوودا خزمەتی بەردەوامی کۆمەڵگەکەمان بکەین. منای خۆی بەخشنەوە میهرەبان پیرۆزبایی حەوتەمین ساڵەی دامەزراندنی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە خۆمان و تاوای ستافی کارمەندان و دەستێ بەڕێوەبەرانەکەین و لە خەڵکی خۆشەویستی چەمچەماڵیش زۆر خۆشحاڵین کە لەم بوارەدا توانیمان لەمای 7 ساڵی ڕابردووە خزمەت بە خەڵکی خۆمان بکەین الحەمدوللا بە نرخێکی زۆر گونجاو بە کوالیتیکی بەرز لە خزمەت چارەخوازانی خۆشەویست و خەڵکی خۆشەویست شارەکەمان بووینە. والله من پێخۆشحاڵم کە هاتمە بۆ ئێرە و تقریب لەولای چەمچەماڵ لەو بازار چەمچەماڵ هاتمە بۆ ئێرە سەهرەکەیان سەهرێکی گونجاوە و من دەستخۆشیان لێکم. بسم الله الرحمن الرحيم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. سرتا السلام عليكم ورحمة الله وبركاته. دەستان خۆی لاشینەکەم بۆ ئەم کارە جوانی کەوا کردوتانی ئێوە شوێن دەستان دیاری داوە بەڕاستی نەک هەر لەم شارە بەڵکو لە شاری کەرکووکش چونکە بە حکمی ئەوەی بەخشین یەکشەیە لە کەرکووک زۆر دڵنیام لەوەی کەوا پەیوەندی بە ئێوەیە لەخوا بە زیادی ئێمە خەڵکی کەرکووکی هاتوینە وێرە بۆ عیلاج مای خۆشحاڵی و دەستخۆشیە بۆ ئەم کارە جوانتان کەوا کردوان سەرکەوتوو ئینشاءڵڵا. بەڵێ زۆر بە چایکی ڕوون و ئاشکرایە دیارە چونکە کەسانێکی کەم دەرامەت بتوان بێنە ئێرە مای خۆشحاڵیە چونکە لە هەموو دەرگایەک نادەدێ بە عەربی لەوتێ بوو كل واحد يندق بابه ئەتر مای خۆشحاڵیە دەستخۆشتان لێکم.